ئەمڕۆ ڕۆژی یەکی پێنجە کە ڕۆژی کرێکارانە لە سەرجەم جیهانە و ئەم ڕۆژەش دیاری کراوە بۆ ئەوەی کە بەردەوام ئێمە مافی کرێکار و ڕێزی کرێکار و هەمیشەش بتوانین بە چاوێکی زۆر ڕێزەوە سێری کرێکار بکەین بۆیە پیرۆزبای خۆمان ئاراسی سەرجەم کرێکارانەکەین و بە تایبەتیش کرێکارانی کورد لە هەر شوێنێکی ئەم جیهانیان و وا لە هەرێمی کوردستانیش و ئێمەش گفتوگۆ لەسەرم بابەتاکەین تا چەند لای خۆمان گرنگی دراوە بە مافەکانی کرێکار چەند گرنگی درراوە بۆی کە ئێمە لە ڕووی کارکردنەوە کرێکار کۆمەڵێک مافی تایبەت بەخۆی هەبێ هەر ئەو نەبێت لە شوێنێک کارەکات و دوجار موچەیەکی بنێ و ئەم کەسە بڕوات نەخێر کۆمەڵی مافیکەی هەیە کەم کرێکارە ئەبێ وەری بگرێت و بتوانێت لە ژیانیا بەرداوامی بەکارەکەی با بۆیە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز فاروق محەمەد وەکو ئەندامی لقی سندیکای کرێکاران کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە با فەرمێ سڵاو باش فاروق بانی باش بەخێر بەخێر بێ کاک فاروق زۆر بەخێر بێ کاک فاروق پێم خۆشە سەرەتا وەکو ڕۆژی جیهانی کرێکاران بەڕێستان لەم ڕۆژەیە پێیانتان چیە؟ دەست پێ کردووەتە بەڵێ بەڵێ فەرم سەرەتا سپاسی واکەین کە ئەنگشتان کردوین بێرە ئەمڕۆ پیرۆزبایی لە سەرجەم کرێکارانی کوردستان و عێراق و هەموو دنیاکەم ببوونی ئەم ڕۆژەوە هیوادارم خەون و ئاواتەکانی کرێکاران بۆ خۆش گوزەرانی و ژیانی ئاسوودە و ژیانی بەختەوەری بێتە دی سپاس دەستەکانی خۆش بێت بێگومان بۆ ئەم ڕۆژە لە جیهانە کۆمەڵێک چالاکی زۆرەکرێ کۆمەڵێک هەوڵەترێکە سمینار کۆبوونەوە بکرێ باز لە مافەکانی کرێکار بکرێ لە لای خۆمان لە هەرێمی کوردستان لە سندیکای خۆتان ئێوە کە کەسانێکن لەوێ کارەکەن تا چەند هەوڵێن ساڵانە باس لە مافەکانی کرێکار بکەن ساڵانە هەوڵ بن ئەو کرێکارانەی کە بەهۆی کارکردنیانەوە گیانیان لە دەستداوە بۆ خانەوادەکانیان بتوانن کاریان بۆ بکەن ئەمە تا چەند لای خۆمان کاری لەسەرەکرێت سەرەتا بەنسبەت ئەو کرێکارانی کە گیانیان لەدەزێن کرێکارێک ئەگەر زەمان هەبێ یانی دەستەبەری کرێکاران مەشمول بێت پێی خۆی تەسجیل کردبێ ئەوە ئاسایی لە کاتی کارکردنا کاتێک گیان لە دەستدایە کۆچی دواییەکە خانەنشین نەبێت ئەوە یاسایە و هینیتیان نیە هیچ گومانێکیان نییە بەنسبەتەوەی ئێمە چیمان کردو بۆ کرێکاران لەم ڕۆژەیە ئێمە تەمان لەگەڵ کەرتی تایبەتە کارەکەین بە تایبەتی کەرتی تایبەتیش یاسای دەستەبەری کۆمەڵایەتی یا دەستەبەری کرێکارانە یگرێتەوانێ ئەتوانین بەستەنیە بەو یاسایە کار بکەین ئەویش بریتە لە ئەوەی کەوا زمانی یانی دەستەبەری کرێکاران بکەین یاخود بۆ کاتی تەبەنی خانەنشینی بۆ بکرێ یاخود لە کاتی کەم ئەندامبوونیە خانەنشینی بۆ بکرێ یاخود لە کاتی کۆچکردنیە لەسەر کار خانەنشینی بۆ بکرێ بەنسبەت داواکاریەکانمان داخوازیەکانمان بۆ کرێکارانی کوردستان لەم ڕۆژەیە ئێمە چەند یادداشتێکمان ئامادە کردووە بۆ حکوومەت سەبارەت بە داواکاریەکانی کرێکاران لە زۆر وەکو چی لە یادداشتنامەکەتانە چیتە کرێکاری کوردستان پێویستی چییە؟ یەکەم دوانەکەوتنی موچەی کرێکاران کە ئەوە بژێوی ژیانە و شتێکی ڕۆژانەیە کە کاریگەریکی گەورەی هەبووە لەو قەیرانانەی پێشتر چەند مانگی دواتر و ساڵی پار کە موچە دواکە و بە تایبەتی کرێکاران دەکەتی تایبەتی ژایانی کۆمپانیەکان موچەکانیان نایانێ لەبەر خاتریوی کە حکوومەت سلفەی نایە بە کۆمپانیەکان ئەمە هۆکارێکی زۆر خراپ بوو بۆ سەری گوزەران و ژیانی کرێکاران و چینێکی هێژارن و کرێکی تایە و قوتی ڕۆژانیان لەسەر ئەوەیە ئەوە یەکێکە لەو داواکاریانمان کە نابێ موچە دوا بکەوێ دەرکردن و دەرنەکردنی کرێکاران کە بەپێی یاسا قەدەغەیە بەداخەوە ساڵی پار بەهۆی ئەو قەیرانانەوە زۆربەی کۆمپانیەکان ژمارەیەکی زۆر کرێکاریانیان لەسەر کار لابرد یەکاریەکی زۆر ڕووی کردوتە کوردستانەکەمان پرۆژەکان زۆری ڕاگیراوە بەهۆی نەدانی سلفە و بەهۆی نەبوونی پاری بەردەوام لە بڵین وەزارەتەکانی کە مانین بە و سلفە پێدانی بە تایبەتی دارایی بێ یاخود پیشەسازی بێ بە کۆمپانیەکان ئەوانە بێتە هۆکاری بێکاری
گەنجان و کرێکاران. کاک فاروق باز لە بێکاری ئەەکەی ڕەنگە زۆر کات هاتنی کرێکاری بیانی لە دەرەوەی وڵات بۆ ناو هەرێمی کوردستان ئەوە شۆکارێک بێت بۆ ئەوەی کە کرێکارەکانی خۆمان ئەو کرێکارانی کە لە ناو کوردستانە بە تایبەت ژیانە گوزارێنن ئەوان کاریان کەمتر دەستکەوێت بە حکمی ئەوەی ئەڵێن بۆ نمونە کرێکارە بیانیەکان بە پارەیەکی کەمتر بۆ نمونە کاروبارەکان بەڕێیەکان قەچێکە بە ئەوان بین ئەمە تا چەند زەرەری لە کرێکاری ناوخۆیەوە ئێمە خۆشەویستی ڕێزمان بۆ کرێکار هەیە لە هەر بەشێکی دنیا بێ کرێکار هەر کرێکارە ئێمە لاریمان نییە لە میوانناری بێگانە دەبێتە وڵاتەکەمان بەشێتێ دەستێکی ڕنگین بێ دەستێکی هوەری بێ شارەزا بێ لە کرێکاری خۆمان ئەگەر وەخی برێ و شارەزایی بێن لە وڵاتیمە و کرێکاری ئێمەش سوودیان لێوەرگێ ئەوە جێی خۆشحاڵیمانە بەڵام بەداخەوە ئەو کرێکارانی کێنە وڵاتی ئێمە دەستڕنگین و هوەری و خاوەن ئەوە نین کە ئێمە سوودیان لێ وەرگین یا بڕوانامەی بەرزیانێ یا خەبیر بن لە بواری پیشەسازی و پێشکەوتنی بازرگانی ئەوانە هەرخی کرێکاری خەدەمین بڵین کرێکاری کارگوزاری و خزمەتگوزارین بە تایبەتی لە ماڵەکانە کە ئیژەکەن لە جگەلەوە لە ماڵەکانە لە کۆمپانیا پیشەسازیە گەورەکانە بە تایبەتی کارگەکانی ئاسنتوانەوەی سلێمانی کە ژمارەیەکی زۆر کارگەی ئاسن توانۆمانەیە کە هەر کارگەیەک ژماری 500 تا 400 تا 600 کرێکار لە خۆگرێ ئەگەر چی سەیری کە ئێمە خۆمان سەردانمان کردووە لە سانەوەی 95 هندیە بە تایبەتی هندی لە کارگەی ئاسنەکانە زۆرتر ئیشەکەن ینی بە پێی یاساش ئەڵێ لە سا 20 ئەبێ بیانی بێ بەڵام بەعکسەوەی من لە سا 5شی خۆماڵی نییە هەمووی بیانیە ئەجا ئەبێ سنوورێک دانرێ بۆ کاتە ئێوەکو سندیکات چیتان کردووە بۆ ئەم بابەتە کاک فاروق بۆ ئەوەی کە ژمارەیەکی زۆرتر لە کرێکاری ناخۆ لەسەر کار بێ بەڕاستی بەڵێت بەڵام بەداخەوە تەمان لایانی شای خەتای خۆشمانە گەنجی ئێمە ئەو کارە قورسانە ناکەن بۆ پارەیە نیکەن تموحیان زیاترە ئەوان کارەکە هەلی کاریان بۆ ئامادە بکەن بەڵام یە خاڵی زۆر گرنگەیە کاک فاروق باسی بکەین ئەویش مافی کرێکارە یعنی زۆر کات ئێمە ئێستا بە تایبەتی بینی کەرتی تایبەت کۆمپانیەکان زۆرترین کرێکاریان لە خۆگرتووە تا چەند لێرە کارکراوە بۆی کە بەڵێن نامەیەکە بێ لە نێوان ئەم کرێکار و کۆمپانیایە کە لە نێو ئەم بەڵێن نامەیە کۆمەڵێک خاڵ و مافی ئەم کرێکاری تیابێت نەوەک ئەم کۆمپانیایە ئەم کرێکارە بێنێک ئەوەی کە پێویستێتی کاری پێ بکە و دوجار ئیزنی بات کە هیچ کارێکی کەی نەبێت نەخێر ئەبێ کۆمەڵێ مافەیەکەم کرێکارە پارێزراوە بێت لە ڕووی تەندروستیەوە بێ لە ڕووی ئەوە بێ ئەم کەسە لەوانەیە کرێکاری خانم بێت یعنی لە ڕووی ئەوە بێ لە ڕووی ئەخلاقیەوە بێ کەسە بێ بە شێوەیەکی باش مامەڵی لەگەڵ کرێ لە ڕووی ئەوە بێ کە بێ کۆمەڵێ مافی هەیە کەم کەسە پێویستی بە پشووە لە ڕۆژانێکە هەبێ لە هەفتەیەکات ڕۆژێکی پشوو هەبێ یاخۆ بتوانێت کارەکەی بە شێوەیە لە شێوەکان بە پێی کات کاژمێر بۆ دابین بکرێ ئەمە تا چەند کاری لەسەر کراوچکە لە جیهانە بەم شێوەیە کرێکار داوای مافی خۆیەکە بەنسبەت گرێبەستی کاری کۆمپانیەکان لەگەڵ کرێکارە بەداخەوانەیە کە چەند جارێک تووشی ئەو کێشانە بین و هاتوۆتە بەردەمان هەندێک کۆمپانیا فێڵ لە کرێکارانەکە کە فێڵەکانیان بەم شێوەیە ئەو کرێکارانی نەخوێنەوارن بە هەر زمانێک ئەو گرێبەسەی بۆ بەسێ و نەخوێنەوارە نازانێ ئەوە کەوتە سەر ئەو مشاور قانونیانەی کە بڵین لە کۆمپانیەکانە مەحامیەکانیان ئەبێ مەفروزە ئەوە بخوێنرێتەوە بۆ کرێکارە هەندێک جا گرێبەسەکان بە زمانی ئینگلیزی و بە زمانی عەرەبیە کرێ ئەوە کرێکارانە سوودی لێ نابین و تێناگەن و تەنیا ئیمزایەکیان پێیەکەن لەوانەیە کۆمەڵی خاڵی تیابێکەوە لە بەرژەوەنی ئەو نەبێ یا قوبولی نەکات لە سەرەتاوانێ ئەمە جۆرێکە لەو فڕوپێڵانە ئێمە ڕۆژانە بەری ئەو حاڵەتە ئەکەوین شکات و بە دواتاچوون و ئەومان هەیە و ئێمەش پارێزەرمان هەیە بۆ کرێکاران ئەو شتانە لە ڕێی یاساوە لە ڕێی محکەمەی دادگای کارمان هەیە دادگای کار ئەو ئیشانە جێبەجێەکات و بە دوواداچوون و لێپرسینەوە لەسەر ئەو شتاناکە بە پێی ئەو یاسای کاری کایە زۆر باشە کاک فاروق بێگومان
ڕەنگە ساڵانە ژمارەیەکی زۆر لە کرێکار ئەو کرێکارانی کە لەسەر بینەوە باڵەخانەکان بە تایبەتر کار ئەکەن ئیتر بەر هۆکارێک بێت گیان لەدەستێن پێم بڵێ ئێوە وەکو سەندیکات چیتان کردووە بۆ سەلامەتی کرێکار لە شوێنی کارە چەندە گرنگە ئەو کەلوپەل و پێداویستیانە لەو شوێنەیە بەردەست بێت بۆ پاراستنی ژیانی ئەو کرێکارە ئەو حاڵەتە بین سەلامەتی کرێکار بە نزی سیفتی بەنسبەت کارگە و پرۆژەکانەوانەیە ئێمە لیژانی تایبەتی هەیە کە ڕۆژانە تەفتیشی ئەو شەریکە یاخو ئەو کارگاناکە کە ئیشی قورسی تیاکرێ کە پێویستە سەلامەتی کرێکاری تا پارێزراو بێ وەکو جلوبەرگ و کڵاو و دەستکێش و پێڵاو و خۆبەستنەوە و ئەم بابەتانە تەمان ئەوە حاڵەتانە ئەگەر بێت و هەر کرێکارێک یاخو هەر کۆمپانیایەک هەر شەریکەیەک ئەو حاڵەتانیتیان نەبێت جێبەجێ لێ پرسیینەوەی لەکرێت بە پێی یاسا سزایلی و غەراماکرێ ئێمە هەرەوە نەمان کردووە لیژنەمان هەیە بەردەوامی تاقیبیەوەکە بەڵام بەداخەوە مەسەن لە شوێنێکی دووردەستایە لیژنە نایبینێ کرێکارە چێتە سەر ئەسکەلا ئەکەوێتە خوارەوە خۆی نابەسێتەوانێ یا قارسە بە جلی کار بەم جلی سەیفتیە کە بەدلەیە ئەڵێ من بەوە ناتوانم ئیشکەم هەر بە شەرواڵەکەمەوە توانم بچم بەوە ئیشکەم یا پانتۆڵەوە چێ ئیشەکە بە جلی ئاسایی کە ڕۆژانە بەکاری هێنێ لەوە ناچێت جلی کار لەبەرکە ئەوانە تووشی حاڵەتی گیانە دەستدانە بن بەداخەوانێ زۆر باشە کاک فاروقێکی لەو خاڵانەی کە زۆر گرنگە زۆر کەسمانەیە بە تایبەت بۆ خۆی کارێکی داناوە نە کۆمپانیایە نە هیچ بەڵێن نامەیەکی پێەیە وەستایەکە بە هەر بەم شێوەیە قسە بکەین وەستایەکی بیناسازیە چەند کرێکارێک لە بەردەستیان ئەم کرێکارە لەوانەیە هەندێکیان کرێکاری ناوخۆی بێ هەندێکیان کرێکاری بیانی بێ زۆر جار ئەمەمان بینیوە زۆر جار ئەمەمان بەدی کردووە کە وەستایە ئەم کرێکارانەی بەکارێناوە بۆ ماوەی دەڕۆژ دوای دەڕۆژەکە پارەیەکی یاو نەتێ بە ئەو پارەی کە خۆی دایناوە کرێکارەکە لەوانەیە بەم بڕە پارەی ڕازی نەبێت یاخو ئەو مافە نەبێکم پێەیە ئەم کرێکارە ئەتوانێت بچێتە کۆ باسی ئەو بکات کە ئەم مافەکەی خۆی بەدەست بێنێتەوە چکە زۆر کات ئەممان بینیوە کە مافی خوراوە من عرضم کردی ئەوە یاسای کار هەیە بۆ هەموو مافێکی کرێکاران بند و خاڵی تایە بۆ وەرگرتنەوەی حقوقی یاخو مافی کرێکارەکان ئەو کرێکاری کە ئێوێ کاتێک غەدری لەکرێت لە شوێنێکە بچێ بۆ کوێ سەندیکای کرێکاران هەیە دادگای کار هەیە ئەم شوێنانە شوێنی وەرگرتنی سکاڵای کرێکارانن بۆ داواکاریەکانیان بۆ مافەکانیان